وليت مشابه بگومان کردستان فاوندیشن ریک خرابه که قازانش نویشتو و سر بخویه فریک خرابه بگومان بریاسه سالان جاری آرین مسرور بارزانی وقت که دامز راندن ما بستاوی او پیتر گرینگی بکارین گنجان بده گنجین کردان لخانقین حتی دیگه هزاخو به همو دورین جدا جدا و اوین کشانی نوان هنه پیتر گشه پی بده درفتن کاری بو ببینید لناون دین گرینگین جهانی جی بگومان بجداری پی بده کرن مینا اواکو لقطر بری ودچه میوانا کمیا هجا هیه امی گلی پیتر بحثا وی پرسیب کی بریس ساکار علی ریوبرا پیوندین گشتین کردستان فاوندیشن ساکار خان بخیر بی زۆر سپاس کاکە سپاس بۆ ئەو پێشەکە جوانش لەسەر کوردستان فاوندیشن لەسەر کارەکان پێویست بوو زیاتر بڵێن بەڵام کاتێکی ئەوەندە بوو لەبەرەوە ڕێکخراوێکی زۆر گرنگە بە تایبەتی بوو گەنجان بۆ کۆکردنەوەی توانە گەنجەکان ئێمە کە گەنجی ئێمە خۆتەزانی توانای زۆر باشی هەیە ئەگەر ئیشی لەسەر بکەیت لە هەموو ڕوویەکەوە کەواتە بەشداری ئێوە بوو یەکەم جار لە قەتەر چ مانایەک هەیە بۆ ئێمە زۆر گرنگە بۆ کوردستان زۆر گرنگە ئەمەوێ پێشەوەی بچمە سەرەوەی کە بەشداریەکە چەندە گرنگە باسی ئەو بکەم کە قەتەر دیبیت بۆ خۆی چییە قەتەر دیبیت لە ساڵ 2008 دامەزراوە یەکێکە دەستپێشخێریەکانی قەتەر فاوندیشن لە ساڵی 2008 قەتەر دیبیت ساڵانە چەندەها دیبیتی ئەنجامیاوە لەسەر هەم مستەوای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم لەسەر مستەوایەکی نێودەوڵەتی لە هەموو جیهانەوە خەڵک هاتوون بەشداریان کردووە لە دیبیتەکانیانە و دیبیتەکانیشیان قۆناغی جیاوازی هەیە واتە لەسەر ئاستی قوتابیانی قوتابخانەکان دیبیتیان هەیە لەسەر مستەوای قوتابیانی زانکۆکان دیبیتیان هەیە و هەروەها لەسەر مستەوای خەڵکانی پرۆفیشناڵ بۆ ئێمە وەکو کوردستان فاوندیشن بەڵام وەکو کوردستانیش هەمومان زۆر گرنگە کە بۆ یەکەم جارە دوو گەنجی کورد کە تەمەنیان لە خوار 18 ساڵەوەیە کە هەردووکان هێشتا قوتابخانن بەشداری ئەکەن لە قەتەر دیبیتە قەتەر وڵاتێکی کە لە وڵاتانی کەنداوی عەرەبی کە وڵاتە بگومان لە گەشەکردنێکی نەوعی زانستی و معریفیدایە و پەیوەندی دامەزرێنەری کوردستان فاوندیشنیش لەگەل وڵاتانی کەندا و زۆر باشە بە تایبەتی ئەو گەنجانە کە بەهرەمەندن کاکارین کەواتە یعنی بوو یەکەم جارە بەشداری لەم دیبیتەکەن بەرنامەتان چییە بۆ جاری داهاتوش کام پرۆسێسە فراوانتر بکرێت بەڵێ ئەمە یەکەم جارەکە گەنجانی کورد بەشداریەکەن لە قەتەر دیبیتە بەڵام ئەمە کۆتاجار نییە بەڵکو ئێمە سێرەکەین کە ئەمە دەرگایەکە ئەکرێتەوە لە بەردەم هەموو گەنجانە تاوەکو نەک تەنها بەشداری لە دیبیتەکانە بکەین بەڵکو سوودمەند بین لە ڕاهێنانەکانیان لە خولەکانیان لەو پێشبڕکەیانی تریش کە ئەیکەن یعنی ئەمە بۆ ئێمە تەنها هەنگاوی یەکەمە ئەتوانین بڵین هەنگاوی زۆر گرنگتر زۆر باشتر بە دوایەت پێخۆشحاڵانەی وەکو کوردستان فاوندیشن وەکو خۆشت باست کرد ئاماژەت پێەیە لەسەر هەم مستەوای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ وڵاتانی کەنداوە بەڵام لەسەر مستەوای نێودەوڵەتیش لەگەڵ وڵاتانی ئەوروپایە لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئاسیا پەیوەندیێکی زۆر باشمان دروست کردووە و ئەو پەیوەندی ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سەندندایە ئەمەش هەمووی بە ئامانجی ئەوەی کە گەنجانی کورد بەرەو پێش بەرین و هەلی زیاتریان بۆ بڕەخسێنین هەم لەسەر بۆ ئەو پرۆگرامانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجامەدرێن و هەم ئەو پرۆگرامانەی کە لە زانکۆ و شوێنە نێودەوڵەتەکان ئەنجامەدرێن بەڵێ ویستمەوە پرسیارەش لێ بکەم پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکانی تر لە سەراستی هەرێمی نێودەوڵەتی بەست و جا بدایەوە ئێمە باسی گەنجەکەین خۆتەزانی کۆمەڵگەی مەلەوانێ زیاتر گەنج بێت و ئەم گەنجانەش چاوەڕێنە پلاتفۆرمێکی وەکو کوردستان فاوندیشن هەبێ خاوەنددارێتی لە بەهرە و لە توانا و لە تەموحی ئەوان بکە کەواتە بوو گەنجان بەگشتی چیش تازەتان هەیە ئێمە بۆ گەنجان هەمیشە کاری زۆرمان کردو و کاری زۆر جیاواز و تازەمان هەیە وەکو ئەزان کوردستان فاوندیشن خۆی تۆڕێکی ڕێکخراوی ناحکومیە کە چوار ڕێکخراوی تر لە ژێریا کارەکە یەکێک لە ڕێکخراوەکان ئیمپاوەر KRDە کە گرنگیەکی تایبەت بە گەنج و بە قوتابیان ئەیان ڕێکخراوی دووەمیان ڤۆڵنتەر KRDەکە و پێخۆشحاڵانەوە ئێمە ئێستا 14,000 ڤۆڵنتەرمان هەیە لە زاخۆ هەتاوەکو خانەقین لە هەموو شارەکانی کوردستان کە لەگەڵمانن کە کارەکەن هەروەها پلاتفۆرمی جۆبس KRDمان هەیە کە تایە هەتاوەکو ئێستا 24,000 کەس ئەکاونتیان دروست کردووە و لە ڕێگەی هەژمارەکانیانەوە ئەتوانن لە جۆبس KRD بە شوێن کاردا بگەڕێن و هەروەها کلایمەت KRDمان هەیە کە وەکو ئاگادار بوون ماوەی پێش و پرۆژێک ریسایکلینمان ڕاگەیاند لە شارەکانی هەولێر و دهۆک کێکێک بوو لە گرنگترین پرۆژەکان بەڵێ کەواتە پرۆژە بەرنامەکانتان بەردەوامە بەڵێ خواستی گەنجان کاردانەوەی گەنجان بەرامبەر ئەو دەست پێشخەری و ئەو پرۆژە و ئەو بیرۆکەی کە هەتانە
کاربنە بێ ئەمەوێت ئاماژەوە بۆ بم کە کوردستان فاوندیشن لە سەرەتای دامەزراندنیەوە لەسەر سێ بنەماکاری کردووە کە ئەویش نیشتیمانی بوون بنیادنان پێشکەوتنە ئێمە هەوڵ ئەین کە گەنجانمان ئێمە ئەزانین گەنجانی ئێمە گەنجانی کورد زۆر تایبەتن توانای زۆر تایبەتیان هەیە زۆر زیرەکن زۆر باشن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا لەوە چێت ئەو توانایانە بە شێوەیەکی زۆر باش بەکار نەهات بێتن یاخود هەلێکی باشیان بۆ نەڕەخسابێ هەوڵمانیاوە بەش لەسەر چەنەها ئاست هەوڵ بین کە هەلی جیاوازیان بۆ بڕخسێنین و بەردەوامی لە کارەکانمان لەو لایەنانەوە و لایەنی جیاوازیشمان گرتووەتە بەر ینی نە ئەوە تا بڵێ ڕاست بۆ گەنجان زۆر ئیشەکەین بەڵام تەکیید بەشەکانی تری کۆمەلگەشتمان لەبیر نەکردووە بۆ مناڵانیش ئیشەکەین بۆ ئەو کەسانەش ئیشەکەین کە تەمەنیان بەپی با بڵێن ئەوانەی شانسیان نەبوو لە کاتی گەنجبوونی خۆدا ڕێکخراوێکی کوردستان فاوندیشنە بێ بەڵام کابرایەکە بارەی هەیە لەوانەیە لە ڕووی تەمەنەوە هەندێکی هەڵکشابێ بۆ ئەوانیش ئیشەکەین ئەوانیش ئیشەکەین ئەوانیش ئەتوان کارمان لەگەڵا بکەن ئەوانش دەتوانن سودمەند من لە پرۆژەکانمان چونکە پرۆژەکانمان بەش یعنی هەوڵەیەن کە هەموو خەڵکێک هەموو تاکێکی کورد لە کوردستانە بە ئامانج بگرین و هەمویان سودمەند من لە پرۆژەکانمان نامانێت تەنها بۆ یەک جیل ئیشکەین بەڵام ئێمە ئەشزانین کە ناو کۆمەڵگەی کوردی بەپی کۆتا داتاکان زیاتر لە 150 کۆمەڵگەی ئێمە گەنجن ئەبێت تەرکیزێکی زۆریان لەسەر گرنگە کەواتە خود دەزانی بەدەیان ڕێکخراوی تایبەت بە گەنجان هەیە بەڵام زیاتر فۆرمێکی حەزبیان هەیە ڕێکخراوین دیاری کراون تهدیدن کەواتە ئەنی بێ جیاوازی بیرکردن لەبەرەوە خۆ دەزانی کۆمەلگایمە کۆمەلگایەکی پێک هاتەیە لە ڕووینەتەوەوە دینەوە مەذهبەوە زمانەوانیەوە کەواتە ئێوە بۆ هەمووانی شەکەن پێکەوە ئێمە بۆ هەمووانی شەکەین هیچ کاتێک لە هیچ پرۆژەیەکە لە هیچ شوێنەکە نە لە کەسمان پرسیوە باگراوندی تۆ چییە نە لە کەسمان پرسیوە سەر بە چ دینێکی سەر بە چ حیزبێکی سەر بە چ نەتەوەیەکی ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە خزمەتی خاک و نیشتیمانی خۆمان بکەین چونکە ئەزانین ئەگەر ئێمە خزمەت بە هەمووان بکەین بەبێ جیاوازی هەمووانیش بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە یعنی بەڕاگرتنی ئاشتی کۆمەڵایەتی خزمەت بە کۆمەلگەکە خۆیانەکەنەوە ولی خۆ دەزانی مەسەلەی پێکەوە ژیان بەڵێ کە وەکو پرەنسیپ وەکو مەبدەیەکی نەگۆر حتا بێگومان دامەزرێنەری کوردستان فاوندیشنیش کێکە قەنعاتێکی ڕەهای پێ هەیە لە کوردستانە چیتان کردووە بۆی ئەم پێکەوە ژیانە بێگومان ڕنگدانەوەی هەبێ لە ناو گەنجان هەر لە ئێستاوە ئیشی لەسەر بکەن بەڵێ ئەو پێکەوە ژیانە بۆ ئێمە زۆر گرنگە بۆیە هەوڵمانیاوە هەموو کەمەنەتەوایەتەکان کە من پێکاتەکان ئەوانەی کە خۆیان بە ماینۆرەتی ئەزانە لە هەرێمی کوردستانە بەشداریان پێ بکەین لە ناو پرۆژەکانمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ یاخود ناڕاستەوخۆ هەروەها ئەمەوێ هەر ینی بۆ هەمان بابەت بگەڕێنەوە سەر بۆ من ئەم سەفرەیە ئێمە کە بۆ قەتەر هەمانە بەشداری ئەکەین لە قەتەر دیبەیتە ئەو دوو گەنجێک کە هەڵبژێراون هەر یەکیان لە شارێکی جیاواز و هەڵبژێراون یەکێکیان لە هەولێرەوە هاتووە یەکێکیان لە سلێمانیەوە هاتووە کەمێک پێش ئێستا ئێمە لەگەڵیان کۆ بووینەوە ئەم شەو بەڕێ ئەکەوین بۆ قەتەر و ئەمە خۆی سەلمێنەری ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت بۆ هەمووان ئیشکەین ئێمە ئەمانەوێت ئەو ئاشتی کۆمەڵایەتی ڕابگرین و ئێمە ئەمانەوێت هەموو چینەکانی کۆمەلگە بەشدار بن لە هەموو پرۆژەکانمانە کەواتە خۆدەزانی مەسەلەی بێکاری مەسەلەن زۆر ساڵانە بە هەزاران گەنج زانکۆ تاوا دەکەن بە دوای دەرفەتی کار دەگەڕێن بوو دەستەبەرکردنی دەرفەتی کارکەمەش بخۆی بابەتێکی زۆر گرنگە بوو گەنجان چیتان کردووە پرۆژەتان پرۆژەی زۆر گەورەمان بۆ ئەوانە کردووە ئێمە وەکو ئاماژەم پێیا جۆبسکەی ئاردیمان هەیە لە جۆبسکەی ئاردی گەنجان و ئەو کەسانەی کە بە شوێن هەلی کاردا ئەگەڕێن ئەوانە بن کە ئەزمونێکیان هەیە و ئەیانەوێت کاری تر بدۆزنەوە یاخود ئەوانەی کە تازە لە زانکۆ تەخەڕوجیان کردو و ئەیانەوێت کار بدۆزنەوە هێشتا هیچ ئەزمونێکی وایان نییە ئەتوان هەژماری خۆیان لە ناو جۆبسکەی ئاردی دروست بکەن بە شوێن هەلی کاردا بگەڕێن کۆمەڵێک هەلی کاری زۆر باشی تایە ڕۆژانە تیمەکانمان هەلی کاری تازە بۆ ناو پلاتفۆرمەکە زیاد ئەکەن جگە لەمە ئەمە ئاماژە بە دوشتی زۆر گرنگ بام ئێمە بۆ نمونە لەگەڵ زانکۆی سەلاحەددینە بڕێکەوت نامێکی لە تێگەیشتنمان هەیە هەر ماوەی پێشوو ینی ئەم هاوینە مەشقێکی هاوینەیان وەرگرت چ خوێنکاری زانکۆ سەلاحەددین مەشقی هاوینەیان وەرگرت لەناو ئەم کۆمپانیانەی کە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵیانە و دواتریش دوای تەواوکردنی مانگێک لە مەشقی هاوینە و پێشتریش چەندەها ڕاهێنانیان وەرگرتە بوو شەهادەیان درایە بڕوانامەیان درایە کەواتە ئێمە تەنها کار
دابین ناکەین هەلی کار دابین ناکەین بەڵکو هەوڵێن کە توانەکانی گەنجانیش بەرەو پێشەوە بەرین ڕاهێنانیان پێ بکەین و ئەگەر بزانین گەنجێک بۆ نمونە لە شوێنێکا سیڤیەکی باشی هەیە ئەزمونێکی باشی هەیە بەڵام لە چەند شوێنێکی دیاری کراوە هەنێک توانا هەیە کە نیەتی هەوڵێن کار لەسەر ئەو توانایانەش بکەین کەواتە لە ڕووی مەیدانیەوە بەڵێ کار و چاڵێکێتان چیتان کردو بۆ نمونە مەسەن 4 پارێزگا هەیە لە هەرێمی کوردستانە دوسێ ئیدارەی 4 ئیدارەی سەربەخۆ هەیە بەڵێ هەنی باو ناوچاناتە بە شێوەیەکی مەیدانی کردنەوەی کەمپین فێرکردن خۆڵ ئێمە بن پێخۆشحاڵم لەوەیە کە بڵێم پرۆژەکانمان هەر 4 پارێزگاکەی گرتوتەوە یعنی لە هەڵەبجە لە زاخۆ لە سلێمانی لە دهۆکیشمان کردووە وەکو ئەمەوێت بۆ ئەمان نمونەیەکی ترت بۆ بێنمە کە ڤڵنتەرکەی ئاردیە ئێمە 14,000 حالین خۆبەخشمان هەیە ئەم 14,000 خۆبەخشە لە هەموو شار و شارچکەکانی کوردستانەوە نەک تەنها 4 پارێزگا سەرەکیەکە بەڵکو ئێمە خۆبەخشمان هەیە لە سۆرانەوە لە ڕانیەوە لە شێخانەوە لە بەردەریانی لە هەموو ناوچەیە کە تۆ بیری لێکەیتەوە لە کوردستانە لە ناو هەرێمی کوردستانە ئەمە خۆبەخشمانێکە کارمان بۆکەن ینی ئەوە نییە پرۆژەکانمان بە هیچ جۆرێک هەوڵمان نەیاوە کە یەک شوێن یاخود دوو شوێنمان ئەوە کرد بێ بە ئامانج گرت بێ ئەوانی ترمان فەرامۆش کرد بێ بەعکسەوە ئەمە هەوڵمان ناوە هەموو ئەو پرۆژانێک کە ئیکەن ئەگەر قۆناغێک لە قۆناغەکانی پرۆژەکە لە شارێک ببێ تەکید قۆناغەکانی دوای ئەوە لە شارەکانی تر و شارچکەکانی تر و تەنانەت گوندەکانیشن زۆر سپاس بەرێز ساکارالی ڕێبەرە پەیوەندین گشتین کوردستان فاوندیشن زۆر سپاس زۆر بەخێر بێ سپاس